یەکەمیان باس لە الفتنة في الدين دەکات. ئینسان لە دیندا خەریک بێ تووشی فتنە و لادان بێت چی بکا باشە؟ ئەگەر فتنە ڕووی کردە دینەکەتەوە كيف تتعامل مع الفتن التي تصيب دينك أو تريد أن تصيب دينك؟ أو فتنەی کە هێرشە بۆ سەر دینت، ئیمانت، عەقیدەت، چۆن مامەڵەی لەگەڵ دەکەی؟ قسەتی بەسەرهاتی ئەصحاب الكهف ئەو دەرسەمان فێر دەکات. ئەو فتنەی کە بریتیە لە فتنة المال، فتنەی ماڵ و سامان، چۆن مامەڵەی لەگەڵ بکەین؟ قسە و بەسەرهاتی ئەو دوو ڕەفیقەی کە لە سوورەتی کەهفدا باس کراوە فێرت دەکات. چۆن مامەڵەی لەگەڵ بکەی؟ ئەی کە فتنەکە پەیوەندی بە علم و زانیاری و زانستەوە بوو، قسەی موسا و خەضر فێرمان دەکات چۆن مامەڵەی لەگەڵ بکەین. ئەی کە فتنەی مڵک و دەسەڵات بوو، دەسەڵات و توانە، وەکو چۆن دوڵقەرنەین خوای گەورە دەسەڵاتێکی وایدایە لە مەشریقەوە بۆ مەغریب لە بەردەستی ئەو بوو، چۆن مامەڵەی لەگەڵ کرد؟ ئێمەش چۆن مامەڵەی لەگەڵ بکەین؟ ئەم چوار بەسەر هاتە بەڕێزەکانم، ئەمە فتنە گەورەکانی ژیانن. یا فتنەی دەسەڵات و مەنسەب کە هەزارەها و بگرە ملیۆنەها خەڵکی لەسەر دەکوژرێت لەسەر کورسی و دەسەڵات، یاخود فتنەی ماڵ و سامان، یاخود فتنەی علم کە ئەوانەش شتێک لە علمیان پێدەدرێت بەڵام وەکو پێویست تەقوای خوا ناکات و وەکو پێویست کاری پێناکا، چۆن دەبێ بە فتنە؟ یاخود فتنە لە دینەکەتدا ڕوو دەکاتە دینت.